دێنە سەر بابەتێکی دیکە کە گرنگە ئەوش لە ئەمڕۆ ڕوئایات ئەوش ئەمڕۆ دامەزراوەی ویم لە سلێمانی پێشنگای هەلیکار ڕێکەکات 50 کۆمپانیات هەیە بەشدارن و 400 هەلیکار ڕەخسێنرێت. دەمانەوێت گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین بۆیە میوانی تایبەتمان لەگەڵ ئەبێت ئەوش لە سلێمانی و لەگەڵمان بەشدارە دەروون جەمال کە ڕێخەری پێشنگای هەلیکاری وێمە ئەم بەیانێ لەگەڵمانە. دەروون خان بەیانیت باش بۆ هیواییکە ڕۆژێکی باشت هەبێت باسی ئەم دامەزراوەی وێممان بۆ بکە و چۆن بیرتان لەوە کردوتەوە کە هەلیکار بڕەخسێ. بەیانیتان باش، سڵاو لە هەموو بینەران. ئێمە وەکو دامەزراوەی وێم لە 4 بواردا کارەکەین. یەکێک لەو بوارانەی کە بە تایبەتی کاری لەسەرەکەین پاڵپشتیکردنی گەنجەکانە لە هەموو ڕوویەکەوانێ. لەو بابەتە شەوانێ بیرمان لەوە کردەوانێ کە پێشنگای هەلیکار لەم کاتەدا زۆر پێویست بوو چونکە بێکارێکی زۆر لە کوردستانە هەیە، بۆیە هەستاین بۆ ماوە مانگێک لە بەردەوامی کارکردن بۆ پێشنگای هەلیکار دەستمان کردو بە پێشنگای هەلیکار. باشە خات و دەروون ئەم پێشنگای بۆ چەند ڕۆژ بەردەوام ئەبێت و ئەو هەلیکارانەی کە ڕەخسانوتن لە چ بوارێکن؟ بۆ ماوەی 2 ڕۆژە 25 و 26 مانگە و زیاتر لە ئێمە خۆمان تارگێتمان 1100 گەنج و بیان خەینە سەر کاری خۆیان، بەڵام بە خۆشحاڵیەوانێ ڕێژەکە بەرز بۆتەوە گەیشتۆتە 1441 هەلیکار. باشە ئەو مەرجانەی کە کەسەکان ئەتوانن بەشدار بن یاخود هەلیکاریان دەست بکەوێت لە پێشنگاکەی ئێوە چین؟ ئێمە هیچ مەرجێکماندانە ناوەتەنانەت بڕۆنامەشمان نەکردو بە مەرج بۆ داخڵبوونی ئەو کەسانی کە بە دوای هەلیکارە ئەگەڕێن لە هەموو بوارێکە ئەو کەسانی کە بە دوای کارە ئەگەڕێنیا ئەیانەوێت کارەکەیان بگۆڕن ئەتوانن لە دامەزراوەی وێم و لە بەشداری ئەو 6 کۆمپانیای کە لەگەڵمانان بتوانن کارەکانی خۆیان بدۆزنەوە. گرنگی ئەنجامدانی پێشنگایەکی لەم شێوە لە نێوان ئێوە کە دامەزراوەیەکن لەگەڵ ئەو کەرتی تایبەتەکان یاخود ئەو کۆمپانیانەی کە هەن بۆ ڕەخساندنی هەلیکار تا چەندە گرنگە؟ زۆر گرنگە، هەرچەندە گرنگە بۆ ئەو کەسانی کە بە دوای هەلیکار ئاگەڕێن بە بەرامبەریش بۆ کۆمپانیەکانیش زۆر گرنگە لەبەر ئەوەی کە زۆر لە کۆمپانیەکان بە دوای کۆمەڵێک هەلیکارە ئەگەڕێن کە لەوانەیە لە ڕۆژانی ئاساییان نەتوانن دەستیان بکەون. ئێمە ئومێدمانەکە لە پێشنگای هەلیکارە هەم ببینە جێگەی ڕەزامەندی کۆمپانیەکانیش و هەم ئەوانەی کە بە دوای هەلیکاریشانکەن. باشە ئەو کۆمپانیانی کە ئێستا هەلیکار ئەڕەخسێنن بۆ ئەو کەسانی کە بەشدارە بن لە پێشنگاکەتان ئەوانیش هیچ مەرجێکیان نییە یاخود مەرجەکان ئەگەڕێتەوە بۆ زانینی زمان کۆتایی هێنان بە پلەیەکی خوێندن چین ئەو بابەتانە؟ هەموو کۆمپانیایەک هەمومان زانیاریمان هەیە کە لە کارگوزارێکە و پێویستێتی هەتاوەکو بەڕێوەبەرێک، بۆیە ئەو کۆمپانیانە بەپێی ئەو پێداویستی کە لە ئێستا هەیەە ئەو مەرجانەیان داناوە. مەرجەکان ئێمە داینانین تەنها کۆمپانیەکانن ئەو هەلانی کە ڕەخسانویانە بەپێی ئەو مەرجانەی کە ئەیانەوێت. باشە دامەزراوەکەی ئێوە بە دوای کۆمپانیەکان ئەگەڕێت یاخود ئێوە بە سیستەمێک ڕێکتان خستووە کە کۆمپانیەکان بێن لە ڕێی ئێوەوە هەلیکار بۆ کەسانێک بڕەخسێنن و کارمەند وەربگرن چۆنە سیستەماتیکەکەی؟ بەڵێ ئێمە لە بە درێژایی مانگێک پەیوەندیمان کردو بۆ کۆمپانیانەکانەوانێ و دوای ئەوەی کە مۆزوعەکە بڵاو بووانێ کۆمپانیەکان بە خۆشحاڵی و مەسوپاسیانەکەم زۆر پەیوەندیانە کرد و من لێرەشەوە داوا لێبوردن لەو کۆمپانیانە ئەەکەم کە نەمتوانیەوە بەشداریان بکەن لەبەر ئەوەی کە شوێنەکەمان تەنها ئەوەنە ڕێگە پێدراوە بووە و بەربژێری ئێمە تەنها بۆ کۆمپانیەکان ئەوەیە کە ئایا تا چەند ئەتوانن ئەو کۆمپانیانە بە ڕادەیەکی زۆر هەلیکار بڕەخسێنن. باشە دەروون خان ئێوە 400 هەلیکارتان ڕاگەیاندووە بەپێی ئەو 50 کۆمپانیایە کە هەیە. اینجا ئەمانەیە بزانین کە ئەوانەی بەشدارە بن بێگومان زۆر زیاتر. ئەی چۆن؟ ئێمە 1441 1441 باشە ئێستا کەواتە ڕێژەکە زیاتری کردووە بە ئەوە بزانین لەو 1440ەکە ڕەنگە زۆر زیاتر داواکاریتان بۆ بێت ئەو کات ئەو هەڵسەنگاندنە چۆنە بۆ هەڵبژاردننی کەسەکان؟ ئایا لیژنەیەک لە کۆمپانیەکان ئامادە بن کە هەڵسەنگاندن بکەن لە نێوان ئەو کەسانی کە بەشدارە بن بۆ دۆزینەوەی کار؟ چۆنە سیستەمەکەی؟
کۆمپانیەکان بە پێی ئارەزوی خۆیانە ئایا ئەو سیڤیانی کە ئەگاتە دەستیان ئەتوانن تا چەند سوودمەند بن لەو کەسانی کە داوای هەلی کاریان کردو لەلای ئەوان. باشە کاتە ئەو ڕێژەی کە ئێستا داواکاری پێشکەش بە ئێوە ئەکەن بۆ ئەنجامداری کارەکان ئەوە داواتان لێکردون کە سیڤی تایبەت بە خۆیان بهێنن و خۆشیان ئامادە ئەبن لەوێ یا تەنیا بە سیڤەکان ئەنێردرێت و ئێوەش دواتر دەن بە کۆمپانیەکان. ئێمە لە ماوەی 2 هەفتە پێش بەڵێ ئێمە 2 هەفتە لەمە پێشەوەوانێ بەهۆی لینکێکەوانێ ئەو کەسانی کە سیڤیان نییە ئێمە بە ئۆنلاین سیڤیمان بۆ دروست کردون و ئەم 2 ڕۆژەش بە بەردەوامی تیممان لێرە ئامادەیە کە سیڤی بۆ کەسانە دروست دەکەن کە سیڤیان نییە و ئەو سیڤیانەش ئەچێتەوە لای کۆمپانیەکان. باشە کەواتە سیڤی دروستکردن ئەرکی ئێوەیە یاخود ئەگەر کەسێک خۆی سیڤیەکی هەبێت ئەتوانێت بیهێنێت یاخود ناگەر خۆیشی سیڤی هەبێت دیسانەوە ئەرکی دروستکردنی سیڤەکان ئەکەوێتە ئەستەوەی ئێوە. نەخێر ئەو کەسی کە سیڤی هەیە و پێویستی بە سیڤی نییە ئەتوانێت سیڤی خۆی بێنێ ئەوەی کە نیەتی ئێمە تەنها هاوکار بووین. باشە خات و دەروون ئێستا بۆ نمونە کۆمەڵە گەنج هەن ئەم بەیانە بینەری پرۆگرامی ئێمە و ئێستا لە ڕێی پرۆگرامەکەمانەوە ئاگادارە بن کە چانسێکی لەم شێوە هەلێکی لەم شێوەیە چۆن دەتوانن پەیوەندیتان پێوە بکەن؟ بە بەردەوامی ئێمە ئەم 2 ڕۆژە شەر بەردەوامین ئەتوانن لە ڕێی لینکەکانمانەوە لە هەموو سۆشیال میدیا و ئەشتوانن سەردانمان بکەن ئێمە لە خزمەتیان نابین. شوێنەکەتان کوێیە بۆی کە هاوڵاتیان ئەوە بزانن کە سەردانتان بکەن؟ بەڵێ ئێمە دامەزراوەی ڤێمین ئەگەر ئەو کەسێک کە شاری سلێمانی شارەزا بێت لە پشت پارکی دایکین لە تەنیشت تاقیگەی میدیا. باشە ئایا تەمەەن مەرجە بۆ بەشداربوون لەگەڵ ئێوە واتە هیچ تەمەنێک دانراوە بۆ نمونە لە 20 ساڵ بەرەو سەرەوە هەتاوەکو تەمەنی بۆ نمونە 50 ساڵ ئێمە پێویستمان بە فەرموو لە 18 ساڵ بەرەو سەرەوە لە 18 ساڵ بۆ یەیتر تەمەنەکانتر لە دوای ئەوە گرنگ نییە کە لە تەمەنێک بێ مهم وەیە بتوانێت توانای کارکردنی هەبێت. نەخێر باشە توانەکان زیاترە گەڕێتەوە سەر توانای جەستەیی کە بتوانێت یاخود توانەکان توانای هێزرین لە ڕووی بڕوانامە و لە ڕووی شارەزابوون لە ڕووی زمان و با بڵێن ئەو تایبەتمەندیاری دیکە کە هەر کەسێک لە کۆمپانیایەک ئەگەر بە دوای هەلێکی کارە ئەگەڕێت چاڕوانیەوە کات باشتری کەسەکان بێن و پێشکەشی هەلی کار بکەن. بەڵێ وەکو پێشووتە پێم ڕاگەیانن ئێمە هیچ مەرجێک نییە ئەو کۆمپانیانی کە لێرەن لە هەموو جۆرێک هەلێکی کاریان ڕەخسانەوە ئەوانەی کە هزرین ئەوانەی کە جەستین لە هەمویان تیا بەشدارە. باشە سپاس بۆ دەروون جەمال ڕێکخەری پێشەنگای هەلی کاری ڤیم لەگەڵ مابوویت. زۆر سپاس بۆ ئێوە سپاس کاتێکی خۆش.